سەیرێکی دەرگا دەکەی؟ گەر باوەڕت بە گۆرانی تاک هەیە لە چێشتخانەی گوندی ئەڵبانی چاوەڕانت دەبم. ئەسەل شەوتان باش خانم، بەخێر بێ. سپاس دەکەم. هیچ جگایەک گیراوە بەناوی بەهار چەسبجان؟ بەڵێ خانمەکەم، فەرموو لێرەوە. زۆر سپاس. کاک ئەلی چی ڕوو دەدا؟ وا دەزانی کەسێک شترەوانیە؟ پێشبینیم کرد بۆیە نەویست ئەم جارە ناوی خۆم لە نامەکە بنووسمەوە. بۆچی؟ وتم با بۆم نیش ئامادە بێ وەکو بۆ ئەو ئامادە دەبێ. ئەگەری شتەمەکە کەم پێشبینی دەکەم تکایە. بەهار ها بڵێ چیتان بۆ بێنم بەڕێزان؟ تەواو کاکە ئەلی ئێمە هیچ ناخۆینەوە. نا بۆ حەز لە هەموو شەرابێک نییە، حەز لە سوورەکەیە. دەزانم حەزت لە خواردنەوەی ساردا، حەز ناکە خێرابی خۆیتەوە. هێواش هێواش خانووی بچووک حەزی لە پەرداغی بچووکە، حەزی لە زۆری فەڕەنسیە. ژمارە جووتەکان حەز دەکا بنی پەرداغەکە بیاڵێتەوە، بەڵام قەت دەستی لێ نەدەن ئەگەر ناتوڕە دەبێ، چونکە حەز دەکات دواقوم بەیەک پێک هەڵدا بۆیە. ئێوە بەڕێزم بۆم نیش. کاگەری لە چه دەزانی کە دواتر حەز دەکات لەسەر مێزەکەی بمێنێتەوە، چونکە حەزی لە خواردنی دوای خواردنەوەیە، کەمی لێ دەخوا. هەرکە لە شتێک تووڕە دەبێ ڕووی وەک خوێن سوور هەڵدەگەڕێ، کاتێ خەوی دێ چاوی دەڕووشێ. کاکەلی ئەمڕۆ کاکە عەلی نییە، لەگەڵ عەلی گازگەر ئەمڕۆ پشوویەکیان وەرگرتووە. ئەمڕۆ عەلیم ئەو عەلیەکە یەکەم جار تۆی بینی دڵی پێتەوە بەند بوو. تکایە کاکە بەسەیتر بەردەوام مەبە، گەربیر لە من دەکەیتەوە. هەموو ڕۆژێک هەموو دەقەیەک بە بێوەستان منت شەرمەزار کرد، تەنانەت نازانم شتێک بڵم. بڵێ بڵێ سەیرم کە ئەو هەتیوە قەبەیە لە بەرامبەرت دانیشتووە. ئەگەر بتەوێ دەبێتە کەسێکی جیاوازتر لە من، دنیا لە شوێنی خۆی یاری بکە. بەڵێ گەردەتەوێ تەنها بەڵەیەک بەسە. کاگەلی من لەگەڵ تۆ نابم. تۆ عاشقی، بەڵام ئەمە ناتکاتە کەسێکی باش. تۆ شتی خراپ دەرحەق بە خەڵکی دەکەی. لەگەڵ تۆ نابم چونکە تۆ خراپی. واز دێنم تۆبە دەکەم. ئەی ئەو شتانەی کردوتە بۆ هەر کوێیەک بڕۆی هەر بەدواتەوە دەبن. دەتەوێت ئەو شتانە دوای منیش بکەون؟ دەتەوێت بم کێ ڕابردووی خۆت؟ نامەوێ. بۆیە لەگەڵت نابم کاک ئەلی. باشە لەگەڵ چێ دەبی؟ خوا دەزانێ.
گاڵ سۆمازمان لێ بێنە بڕۆ خواردنەوەکە بێنە لەگەڵ تۆ مەکرۆ شەرابەکە بێنە زوو چیتەوە بەهار 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 تۆ باشی بەهار چی بووە بەهار 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 من لە لاتم تەواو نیگەران مەبە چۆکە لێرە دکتۆرێکمان کەن دکتۆر بەهار چی بکەم ئەزەل بانگی ئەزەلکە سڵاو عەلی کەمە ئارام بوویەوە ئەزەل بەهار چێتی باش نییە یارمەتی بدە لەکوێن تەواو بوەستە یەکسەر بڕیار مەدە چونکە بۆ ئەوەی خۆت بە تەنیا بمێنیتەوە پێویستە خۆشەویستەکەت بە تەنیا جێبێڵی دوو دوژمن بە یەکتر دەگەنەوە ببورن بەهار ئەزەل هاتیوانە پێم گوتی قارەمانی منی نا من نیم بەهار وەرە چارەی نییە ئەو کەسەی کە خۆشەویستترین کەسە هەر تەنیا دەمێنێتەوە یا سالگەڕ عەلی هەر چیەک بکەیت جوانترین کچەکەی دنیا هەر لەگەڵ ئەو پیاوە دەبێت کە دەبێت پەنجەکانی ببڕم چی لە ئەزەل بکەین ئەو گازت بینیوە گەر ئەو گازە نەبوایە من قەت برای خۆم دەفرۆشت کوڕی من قەت ئازارم دەدا براکەم گەر پەنجەیەکیان لێدا بوایە چما دەمهێشت کەسێکیان لەبەر دەستم دەرچێ چێ گازگر عەلی ئەزەل چی لۆ بکەین کچاوی خۆش دەوێت تەفۆ کە سەیری چاوەکانم دەکرد ئەو ئەزەری لەسەر لێو بوو ناتوانم هیچی لێ بکەم تاواکو بەهار ئازار نەدەم تۆ عەلی گازگر وازە ئەزەل دێنێت بڕۆە سرد بەم دیوارە نەکەوتووە کۆتایی هاتەفۆ چی کۆتایی هات عەلیە گازگرەکە هەر هەر ئاوا کوڕا لەوە زیاتر فڕەمدا ئەیتر تەواو
تۆ شێری کاک عەلی. ماوەیەک بوو دەنگێکم ناو سەرم دەبیست بەڵامی تر تەواو نەما. تەواو کوڕە کارێکی باشم کرد تۆش وەکوم باش بە ها. دەی تۆ بڕۆ تەفۆ نیگەران مەبە من باشم. بەیانی دەست پێ بکە دوکانی خۆتە. تۆش ڕێگا سەلامەت بە کاک عەلی. مەمنون. دەنگت نێ عەلی وازی هێنا و بەیانی دەڕوا. ئەو دەرجەی کە لێم داوە تا ئێوارە هێوری دەکاتەوە کەمێک خەوی لێ دەکەوێ. بەڵام کاگەزەل وەزعی باش نییە. نەخۆشیەکەی لەوەی پێشبینیمان دەکرد خراپتر بووە. لە خزمەت دەمەر شتێکە بێ. سپاس. سەرکە کاپتان دەریشم کە هەر دێمەوە ناو کەشتەکەت. شتێکت بۆ بێنم بۆی گەرمت کاتەوە؟ دەمە بێ لام. دەزانم هیچ شتێک نەگۆڕاوە ئەزەل. بەهار بەدەست خۆم نەبوو. یای نازۆفیز ناکەم. بەهار تکایە بێدەنگ بە. ئەگەر نەهات بام بەڕاستی وەخت بوو نێم. باش ئەگەر نەهات بام بەهار. بەڵام هاتی ئەزەل تۆ قەرمانی منی. من نیم بەهار نیمە. لە ڕاستیدا تۆ قارەمانی منی. ئەزەل لێک ماڵدا دوو قارەمان زۆرە. باساک بمەوە لەگەڵ تۆدا بەشی دەکەین باشە؟ ئەزەل مەگری تکایە ئەگەر نا نەفەسم ڕادەگرمە. دەڕۆین. ڕێبارە خۆشەویستەکان ئامادە بن دەڕۆین. بۆ کوێ دەڕۆین؟ دەچینە تەبەت. دەزانین لێ چی دەکەین؟ بەڵام من بێتم نەبڕیوە. دەوەرە لام. بەهار من ئەوەندە ناخەوم. لە ڕاستیدا من ساڵانێکە ناو جگای چوار نەخەوتومە. دەوەرە لام. ئاخر من ناخەوم. خەینا بە سۆرە پارکەوە لام.
چارەی نییە یەکێکیان هەر دەمرێت یەک ناو دەکا لە بنی گوێت و دەڵێ ئەزل بەتەنیانیت خوارزە